وایە کوردستان یەک زۆنگە گەر جیاوازیەک هەبێ ئەوە خەڵکەکەی خۆی نەیویستووە مافە سەرەتاییەکانی خۆی لە دەست بە و ئەو مافانە سوورە لەسەری و ئەو مافانەی خۆی هەر ناهێڵە کەس پێشێریکە بۆی هیچ جیاوازێک لە نێوان زۆنگەکاندا نیە چونکە ئازادی پێویستە زەمانی لەگەڵا بێ هیچ ئازادیە کە بە یاسا جێگیرەکرێ بەبێ زەمان ناکرێت ئێمە ئێستا کە قساکەن تەلەڤیزیۆنەکەی ئێوە ڕۆژنامەنووسان کە قساکەن لە ئازادی خۆیانەوە هیچ زەمانێکی یاسایی نییە بۆچی چکۆ کە تیرۆرەکرێ کە ئەجیرە کە دەرگیرەکرێ وەکو هینێک ئەڕات کەس نازانێت چی لێ هاتووەوە ئەوە تا ویدا 5 ساڵە تیرۆکراوە هێشتا لێکۆڵینەوە لەسەر کەیسەکەی نەکراوە مانای وایە زەمانێک یانن زامنکاریەک لەگەڵ ئەم ئازادیانە کە هەج ئازادێکی زامنیەکی لەگەڵا نەبوو مانای وایە ئازادی وجودی نییە ئێستا ئێمە لە بدەڤەرێکە ئەژین کە هیچ کاتێک ئازادی تیا وجودی نەبوو و تیا وجودی نییە چکە تا ئێستا ئەو کەیسانەی کە هی ڕۆژنامەنووسانە هیچیان نەگەیشتوونەتە ئەنجام ئەو معنای وایە ئەو ڕۆژنامەنووسە خۆی لە ئازادی خۆیە لە ئەم دۆخەیتر ئەوەیە کە سەرکردەکانی ڕۆژهەڵات بۆ شێوەیەن ئەم سەرکردانە یانوێت دیکتاتۆر بن نانوێت دیموکراتخواز بن ئەیانەوێ بۆ شێوەیە بن و ناوە کەسانێک تیرۆرەکەن بۆ نمونە تیرۆرکردنی ویداد مەسیجێکە بۆ ئێمە بۆ هەمومان بۆ هەموو خەڵکی ئازادی خوازان ئەڵێ ئەگەر ئێوەش قسە بکەن ئێمەش وەکو ویداتان لەکەین وە شکانی پەنجەی ویداد ئەو فیشەکەی نراوە بە دەمی زەردەش عوسمانەوە هەمووی ئاماژەیە بۆ ئەوەی کەوا ئێوە نابێ بە ئازادی قسە بکەن و ئازادی لەم دەڤەرە قەدەغەیە و پرسیارەکەشت کە ئەڵێ مەترسی چییە مەترسی ئەوەیە کۆمەلگایەکی مێگەڵ دروزە بێ بەبێ بوونی هیچ ئازادیەک کە ئەمە خەتەرێکی و مەترسێکی زۆری هەیە کەمە خەڵک قبوڵی ناکە وازام دەسەڵاتیش سوورە لەسەرەوەی کەوا دیکتاتۆر بێ دەسەڵات سوورە لەسەر ئەوەی کەوا ویداد کوش بێت ڕۆژنامەنووس کوش بێ سوورە لەسەر ئەوەی کەوا داهاتدز بێت و خەڵک بەو شێوەیە بێدەنگکە و ئێمەش سوورین لەسەرەوەی کە قسە بکەین ئەم دوو تەرەفات بەردەوام بڵین بەرکەوتنیان هەیە و ئەو بەریەککەوتنە بێگومان ئەگەر مێژوو خوێنەوە هەر بە سەرکەوتنی ئازادی خوازان کۆتایی دێت.